ئێرە یەکێکە لە کۆنترین بازاڕ و شوێنەکانی تایبەت بە فرۆشتنی ماست و ساڵانێکی زۆرە هاوڵاتیان لە دەرەوەی ئەولێر ڕوو لەو بازاڕە دەکەن چونکە ماستی ئەولێر ناو ناوبانگێکی زۆری هەیە. یەکێک لە کۆنترین فرۆشیارەکانی ماستی ئەولێرمان دواند ئەو دەڵێت ئەو تاموچێژەی لە ماستی ئەولێر هەیە لە هیچ ماستێکی تر نییە و هەرچەندە نرخەکەشی جیاوازە بەڵام بەردەوام خواز لەسەر ماستی ئەولێر هەیە. لە دەیەکان و لۆماندێ زۆربەی زۆری هی ئەترافی هەولێر هەر سادۆری گوندەکان برێندێتن لە بۆمان مشتریمان هەیە 10 ساڵە 15 ساڵە لامان ماست دەبا. بەناوبانگی ماستی هەولێر یعنی بۆ بەناوبانگە بە خودای خۆی کاتی خۆی ماستی هەولێر لەسەر قەزیە قەراز و کەندی ناوە بوو ئەو منتیقی تعریب نەکرا بوو دەیەکان ئاوەدان بوو خاکەی وایە لە وەڕەکەی وایە زۆر یعنی تاموچێژەشی تایبەتی هەیە. ماستی هەولێر تەنها لەلایەن دانیشتوانی هەولێر خواستی لەسەر نییە بەڵکو بەشێکی زۆری هاوڵاتیانیش لە ناوچە جیاجیەکان تامەزرۆی خواردنی ئەو ماستەیان هەیە. جیا بۆ خواردن ئەو ماستە دەکردرێت لە هەمان کاتدا دەکرێت بۆ دیاری بۆ خزم و کەسە تایبەتەکانیش. ماستی هەولێر ماسەشی بەناوبانگە لە زۆر شوێنەوە وەکو نمونە دێن دەیبن بۆ دیاری بۆ هەموو وەزعێک ماستی دەشتی هەولێر خاستن دەشتی قەراز و کەندێناوە کەس نییە بۆی لێ برێوەرێ ئەو ماسی چێندەر. ئەوە لە مێژە ئەمە ماست لێران دەکڕین چونچی ئێرە هی منتیقەی بەستی شەرغە و هی منتیقەی دێدەوان و هی منتکان و هی لەک و چتیوا دێتن ئەو ماستە ماستی مام حوسێنە مام حوسێن بەناوبانگە لە پەرکانە مەردارەکی چاکە یعنی ئەمە دەینین لە بۆ ڕەمەزان ماستەکە بەکار دەینین ماستەکی خۆشە و بەلەزەتە. بەهۆی تایبەتمەندیەکانی بەخێوکردنی مەڕووماڵات و ئاژەڵ لە سنووری پارێزگای هەولێر ماستی هەولێر ناو ناوبانگێکی زۆری هەیە. ئەوەی جارێک ماستی هەولێری نەخواردی بێت نازانێت جیاوازی چییە لەگەڵ ماستەکانی تر بەڵام ئەوەی بۆ جارێکیش خواردی بێتی تامەزرۆی ئەوەی دەبێت بەردەوام ماستی هەولێر بخوات. قارەمان جەوهەر، کورسات نیوز، هەولێر.